لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پەیامێکی کورد لە شوێنی دابەزینی وەحیکەمەکەی پیرۆزە لە پەنای حەڕەمی کەعبەی پیرۆز، لەو شوێنەی کە پەروەردگار گۆشەنیگای ناردوو بە پێغەمبەری ئەکرەمی فەرموو عەلەیهی الصەلاة والسلام اقرأ باسم ربك الذي خلق. لەو شوێنەی کە پەروەردگار ئەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. لو شوێنە مبارەکەی کە پەروەردگار دەربارەی ئەفەرمێ ليلة القدر خير من 1000 شهر. لو شوێنەی کە پەروەردگار ئەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم أمر من عندنا إنا كنا مرسلين. ئەم ئاەتانی کە بۆتانم باس کرد نێراوی پەروەردگار کە کاتێک ویستی وابوو پێغەمبەرێکی نەخوێنەوار سەلامی خوای لەبێ ئەم نور و هیدایەتەی بۆ بێت، ویستی وابوو شەوێک دیاری بکا کە شەوی خێر و خۆشیە، شەوی ڕێزلێگیرا و شکۆدارە، بە 1000 مانگ تەعویزی کا بۆ مسلمانان. وای ویست پەروەردگار سبحانه وتعالى کە ئەفەرمێ فيها يفرق كل أمر حكيم، بەڵکو مەدە عام ئەو ساڵی کەوەها بەرەو ڕوودێ هەموو خێر و خۆشیەکانی تیادا بەش ئەکرێ، بەڵکو قەزا و قەدەری پەروەردگار ناگۆڕێت، بەڵام ئەشێ پەروەردگار ئەم ساڵت بە هیدایەتەوە بە هیدایەتی دامەزراوە هاوشێوەی خەڵکی غەزە ڕوبەڕووی کۆمەڵی کێشەی داهاتوت بکاتەوە. بۆیە هەر پەروەردگارە سبحانه وتعالى ئەفەرمێ ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا. تۆ نەتەزانی ئیمان و ئیسلام و کتاب و دستور و یاسای مرۆڤایەتی کە قورئانەچی ئەی محەممەد عليه الصلاة والسلام، ولكن جعلناه نورا، ئێمە کردمان بە نورێک، بە ڕۆشناییەک، بە پێشخۆبینینێک نهدي به من نشاء من عبادنا. هر بندێک ئێمە ویسمان لێ بێ هیدایەتی ئەدەین بەو شێوازەی کە ئێمە ئەمانوێ. فبۆیە بەڕێزان و خۆشەویستان، کۆتا پەیامی من بۆ خۆم و بۆ خێزان و ماڵ و مناڵی خۆم و بۆ خزم و کەسوکاری خۆم، الأقربون أولى بالمعروف وەکو سیلەی ڕەحم، أوصيكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وكو وصيتك وكو ترسيك بيويست خومو مالو منالم وباشان أوانيك لمنو نزيكن وكو كسكار مشخلي توبو استغفار وقرانوا. عجبا پەروەردگارە فەرمێ يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. أي إيمان داران توبەیەکی ڕاستەقینە بکەن، پێ ئەچێ لە دوای ئەو تەوبەکردنە پەروەردگار لێتان خۆش بێ. و پەیامم بۆ هەموو خوشک و برایانی مسلمانم، هاوشێوەی کەسوکار و سیلەی ڕەحم، بەڕێزان خۆشەویستان، تەقوا و لە خواترسان ئەم مانگە بریتێ لە مانگی تەقوا، بریتێ لە مانگی خۆیەکلایکردنەوە، بریتێ لەوەی کە بزانین پەروەردگار سبحانه وتعالى ئێمەی بۆ بەهەشت دروست کردووە، ئێمەی بۆ شەقاوەت دروست نەکردووە. طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى. قرآن ما نناردوه بو أوي شقاوة نكبتي و داماوي بي بو خلشي، بلكو ناردو ما نبو أوي خلشي بقريتوه. هيج كاتي لخلشي تاوان بار بيزار نيم، هيج كاتي لخلشي خرافكار بيزار نيم، إلا وكو بيغمران أفرمون إني من عملكم لقالين. ئێمە لە کردەوەکان بێزاری نەکو لە خودی شخصەکە، چکم تاوانبار هەموو کاتێ پەروەردگار بانگێکا بە سیفەی قهری ڕبوبیەت ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. باباي سفور، باباي شراب خور، باباي كبسني جيجوان وشتي حرام للايتو نورمال و إسراحة احتيادية. پەروەردگار بە سیفەتی ڕبوبیەت بانگت ئەکاپێت ئەفەرمێ بەندەکەم تۆ زیاد ڕەویت لە مافی خۆت کردووە، لە مافی پەروەردگار زیاد ڕەویت نەکردووە. کاتێک کە مێرداری و لەگەڵ پیاوی ترا عیلاقەتەیە، کاتێک کە ژنداری و لەگەڵ ژنی ترا عیلاقەتەیە، کاتێک کە ئەڵڵا هەموو خواردنەوە حەڵاڵەکانی بۆ دانا و ئەچی حرام ئەخۆی، کاتێ هەموو کەسابەتێکی بۆت حەڵاڵ کردووە و ڕیبا ئەخۆی، کاتێ موچەیەکی حەڵاڵی بەنسیبت کردووە ئەڕۆی حرامی ئەەکەی. ئاگات لێبێ ئیسرافت لە نەفسی خۆت کردووە، لە پشتەوە خەڵک پێت ئەڵێ درۆزن، پێت ئەڵێ داوێن پیس، پێت ئەڵێ قەرزکوێر، پێت ئەڵێ ساختە چی، پێت ئەڵێ قۆڵبڕ. بەزەیەکت بە خۆتا بێتەوە سەیری ئاوێنە بکە، بڵێ اللهم ئەحسن خولقی کەما ئەحسنتە خەڵقی. پەروەردگار چۆن ئەم دەبوو چاوە جوان کردووە، بێ حرمەتت نەکردووم، بێ ڕێز و بێشکۆت نەکردووم، نەمت کردوتە کەسێک کە خۆم بەردەم خۆم نەبینم، کە نەتوانم بەدەستی خۆم پارویە نان بخۆم. پەروەردگار بەزەی پێما بێتەوە فێری ئەخلاق و ڕەوشت و تەوبە بکە.
پێش ئەوەی کاتێک بێ کۆتاییەکانی ڕەمەزانە بۆیە پەیامەکە ئاوا ئەدەب کۆتاییەکانی ڕەمەزانە ئەم کۆتایی ڕەمەزانە بکەرە هەلێک بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەوی تەوبە بکەی واللهی خۆشەویست و بەڕێزەکەم بە مردنت هەموو خۆشیەکانت کۆتایی دێ و سەرنجامێکی نادیاریش چاوەڕێت ئەکا ئەگەر ئەهلی قیبلە و نوێژ و ئیسلاح و چاکەکاری نەبی بۆیە بەڕێزەکەم فریای خۆتکەوە بەزەید بە حاڵی خۆتا بێ 20-30-40-50 بەڕێ کردو هەتاکەی لە خەوی غەفڵەتە هەتاکەی لە نەزانیە بە ئەڵڵا قەسەم چۆن ئەخەوی شەوان ئاوا ئەمری چۆن بەیانان زنوو ئەبیتەوە ئەڕووی بۆ کەسابەت ئاوا زنوو ئەکرێتەوە بە ئەڵڵا قەسەم وتعلم أنه سفر بعيد وإعداد زاد قد غفلت منو تو همو كسوكاري منو تو همو خلقي سرزوي أزانن سفرێکی دوور و درێژمان لە پێشە بریا ئەگەر مردن بواە و بە مردن کۆتایی بەهاتایە واللهی من خۆشی و شادیم بوو بەڵام زنوو بوونەوە هەیە بەخوا قەسەم زیندوو بوونەوە هەیە خۆشەویستمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ ما أدري ما يفعل بي ولا بكم نازام چی بەرامبەر خۆم ئەکرێ و بەرامبەر ئێوە ئەکرێ بۆیە ئاگاد لێبێ پێش ئەوی بچتە قیامەت لەوێ بگیریت و هاوار و باوکە ڕۆ بکەی بڵێ یا لەیتەنی لەم ئوتە کتابێ خۆزگا کتابەکەم وەرنەگردایە لەوێ داوا بکەی بڵێ فهل إلى مرد من سبيل پەروەردگار بمجێڕۆ بۆ دنیا ڕێگەیەک ڕزقە ڕێک بەس بێڕێمەوە بۆ دنیا بۆ لعلی أعمل صالحا فيما تركت شەوی قەدرت لە بەردەسە پارەت هەیە دەوڵەمەنی تەوبە بکە و شتێکی لێ بەخشە بۆ قیامەتی خۆت سەیرێکە سوکار و دەور پشتەکەی خۆت کە ئەگەر فەقیر و هەژاری سەبرێ بگرە پەروەردگارە فەرمێ فإنك بأعيننا ئێوە لەژێر چاودێری ئێمەیان سەبرێک بگرن ئارامێک بگرن هەتا وەکو ئەچینە مەرحەلەیەکی تکە مردن و بەرزەخ و قیامەتە فبۆیە بەڕێزەکەم خوشکی بەڕێز مسلمانی بەڕێز ئەی ئەو کەسێکەوە ها تاوان غەرقی کردووی تاوان ڕووخاوەتە بانتا و ناتوانانی ڕێگەی خۆت بدۆزیتەوە برا مزگەوت ماڵی ئەڵڵایە ماڵی من نییە ماڵی فلان مامۆستا و فلان گروپ و فلان حزب و فلان لایەن نییە وأن المساجد لله ڕووبکەرە مزگەوت هاوڕێی چاک هەڵبژێرە لا تصاحب إلا مؤمنا هاوڕێتی خەڵکی ئیماندارکە بۆی تەماح نەکەنە کچ و ژن و ماڵ و کەسابەتت هاوڕێتی خەڵکی ئەهلی دین بکە بۆ ئەوەی دەستبارگیری ژیانی دنیا بێ و لە قیامەتی شابرات بێ والله ئەوەی کە ئەمڕۆ کۆ بۆ تۆسەیکە لە کوردستان خەڵک خەریکی عیبادەت و خەریکی نوێژ و خەریکی عەمرەکردن و خەریکی چاکەیە ئەوە تا لەسەر حوتامێکی دنیا کە کۆمەڵە خەڵکێکی بچووک چەند کەسێکن بە یەکەوە ئیدارا ناکەن یەکتری ئەکوژن و مسلمانان دائەچەڵەکێن و تەقەکەن توخوا ئەو دنیاە هی ئەوەیە ئەو کوردستانە کە بریتێ لە سێ پارێزگاهی ئەوەیە یەکتری لەسەر بکوژی توخوا ئەو کوردستانەی لەژێر چەپۆکی درۆنی تورکیا و ئێران و عێراق و بێموچەی و ئەو هەموو ماڵکاولیە ئەها بزانە ئەوانی کە نەسیحەتی ئێمە ئەکەن بە ناوەی دیموکراسی و سۆسیالیست و بە ناوەی قسەی پڕوپوق و بە ناوەی کوردایەتیەوە ها خەریکە خۆیان چی لە یەکتری ئەکەن بۆیە بەڕێزەکەم یەک ڕێگە ماوە قەسەم بە ئەڵڵا بۆ من و بۆ تو یەک ڕێگە واڵایە ئەویش ڕێگەی ئەڵڵایە ئەو ڕێگەیە بگرە ماڵت ئیسلاح بێ مناڵت ئیسلاح بێ شەوی قەدرت با بەسەراتیە نەپەڕێ شەوی ڕێز لێگیرا و شەوی شکۆدار شەوی لێ خۆش بوون پەروەردگار ئەفەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت لێی خۆش ئەبم من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه مانگی ڕەمەزان شەوەکانی زنوو کاتەوە لێی خۆش ئەبم هەچی تاوانێکی کردووە پەروەردگارە فەرمێ غەفەرت لەکە وەلا ئوبالی لێت خۆش ئەبم و ئەسڵەن بەلاشمەوە گرنگ نییە بۆ لەبەر ئەوەی ئەو زەرەر ناکا زەرەرمەند من و تۆین والعصر إن الإنسان لفي خسر سوێن بەو کاتەی کە پەروەردگار سوێن بە کات ئەخوا فەرمێ سوێن بەو کاتەی کە هەموو مرۆڤێک لە خەسار و مەندیایە إلا الذين آمنوا إلا ئیمانداران وعملوا الصالحات کردەوەی چاکەکەن وتواصوا بالحق لەسەر حەق ئەڕۆن بانگەواز بۆ حەق ئەکەن خۆشگوزەرانی خەڵکیان ئەوێ وتواصوا بالصبر صبرێک بگرێت چەند مانگ و ساڵ و کاتێکن ماوە هەمومان ئەم دنیاە جێ ئێڵین پارەمان ماڵ و سەروەتمان مناڵمان خوشکمان برامان هەمووی جێ ئێڵین و ئەچینە ناو مەترێ خۆڵەوە بۆیە ئەم پەیامەشم بە کورت و پوختی بە پەلە پێتوت واللهی لە خۆشەویستی مایە بۆت و وەکو مالیکی کوڕی دینار ئەفەرمێ واللهی ئەگەر تەمەن دەرفەتی بدایە واللهی شەو ڕۆژم ئەخستە سەریەک ئەچوومە ناو منارەکان و هاوارم ئەکرد ئەیوهە الناس النار ئەموت خەڵچینە ئاگر هەیە هەر ئەوە نەمبوو تایە بۆ قیامەتم خۆشگوزەرانی بۆ خەڵک ئاگادارکەمەوە والله إني أحبكم في الله أحبكم في الله أحبكم في الله لە پێناو ئەڵڵا خۆشتانم ئەمەوێ بگەڕێیتەوە پێش ئەوەی بە زۆر بتگەڕێنەوە ئاوا جلوبەرێک لەبەرت داکەن و پارەی گیرفانت دەرکەن و بە خێری خۆیان خەڵک بتشواتەوە و بتکاتە تۆی کفنێک و بتبا لە گۆڕستان ئەوجا زۆرێکیش لە خەڵکی نوێژت لەسەر ناکەن واللهی نوێژ نەکەربی نوێژت لەسەر ناکرێ واللهی حرام خۆربی خەڵکی دوو دڵە لە هاتن بۆ سەر گۆڕستان لەگەڵتا بەزەیەکت بە خۆتا بێتەوە
بەزەیەکت بە خۆتا بێتەوە سەیری ئاوێنە بکە سەیری ئاوێنە بکە بڵێ اللهم ئەحسن خلقی کەما ئەحسنتە خەڵقی پەروەردگار ئەخلاقم جوان کە ڕەوشتم جوان کە بە تەوحید و بە ئیمان وزەینه فی قلوبنا پەروەردگار ئیمان و ئیسلام و تەوحید لە دڵمانە جوان کە وەکەره ئیلەینا الکفر والفسوق والعصیان پەروەردگار وامان لێ بکە کوفر و تاوان و لە ڕێدەرچوون و خراپەکاریمان لێ دوور خەرەوە اللهم اجعلنا من الراشدين لەوانەمان بگێڕە کە ساحێبی ڕشد و عەقڵ و دانایی و پیاوەتین نەماکەیتە کەسانێکی گاڵتە جاڕی خەڵکی سوکایەتیمان پێ بکەن لە دین و لە دنیامان داواکەم لە پەروەردگار هەموو لایەکتان عاقیبەت خێر بکە شەوی قەدرە ئەپاڕێمەوە یا ئەڵڵا ئەوەی ئەم ڤیدۆیە ئەبینێ ئەگەر لا ڕێ هیدایەتی بدەی دڵی فراوان بکەی ئەگەر چاکەکارە ئیستیقامەی پێ بەخشی و دوعاکانی بۆ من گیرا بکەیت و گومڕام نەکەی یا ئەڵڵا بێ حورمەتی ئەم سەرزەویەمان نەکەی بێ حورمەتی ناو زەویمان نەکەی بێ حورمەتی جاری دووەمی گەڕانەوەمان بۆ مەحشەر و سەرزەوی یا ئەڵڵاه بێ حورمەتمان نەکەی لە بینی خەڵکیان لە ڕۆژی قیامەت اللهم اغفر لنا وللمسلمين يا الله لئيما خوش بي لمسلمانان خوش بي داواكم لپروردگار همو لایەکتان عاقبەت خێر بکە لەپاش ئەوەی سەڵات و سەلام و ڕێز و شکۆ تەنها بۆ پەروەردگارە و ئاشتی و خێر و خۆشی بڕژێ بەسەر پێغەمبەران صلی الله عليه وسلم لە مەقام المەحمود لە بەهەشتا یەکتری ببینینەوە و لەوێ بڵێن الحمد لله الذي أذهب عنا الحزن والسلام عليكم ورحمة الله وبركاته